بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان کۆبووە و بەڵام لە کۆبوونەوەکەدا یاداشتی 21 پەرلەمانتار فەرامۆش کرد کە داوایان کردبوو بڕگەیەک بۆ بەرنامەی کار زیاد بکرێت و تێیدا تاوتوێی دۆخی موچە و موچەخۆران بکرێت. لەلایەکتیشەوە هەرام بڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووە بەڵام لە کۆبوونەوەکەدا هیچ وادەیەکی بۆ دابەشکردنی موچەی مانگیدا ڕانەگەاند و تەناوە بوو کە بەنامەیەکی فەرمی داوا لە عێراق دەکات 4 موچەی بۆ بنێرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە سودوی سەرکی هەروە لە هەولێرەوە هاوڕێ مەلاستار ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. بەخشندەی میهرەبان لە دانیشتنی پەرلەمانی کوردستان ڕێگە نەدرا پەرلەمانتاران قسە لەسەر موچە بکەن. حکوومەتی هەرێمیش داوای موچەی 4 مانگ لە بەغدا دەکات. پەرلەمانی کوردستان بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی موڵکەکانی دەوڵەت کۆبووەوە. ڕۆژێکیش بەر لە دانیشتنەکە 21 پەرلەمانتار لە یاداشتێکدا داوایان لە سەرۆکاتی پەرلەمان کرد بڕگەیەک لەسەر گفتوگۆکردن لەبارەی موچە بۆ بەرنامەی کار زیاد بکات. سەرۆکاتی پەرلەمان داواکاری ئەو 21 پەرلەمانتارەی بۆ قسەکردن لەسەر موچە ڕەت کردەوە. لە ناوهۆڵی پەرلەمانیش بە پاساوی پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆ پەرلەمانتاران ڕێگەیان پێ نەدرا باسی موچە بکەن. بەشێک لە پەرلەمانتاران باز لەوە دەکەن پەخشکردنی تەواوی کۆبوونەوەکان زیاتر لە 10 خولەک لە دواوەیە و مایک و کامێراکانی پەرلەمانی کوردستان قۆڕخ کراون و ڕێگە نادرێت دەنگی پەرلەمانتارانی ئۆپۆسیۆن بگاتە خەڵک. لە دانیشتنەکەی پەرلەماندا ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان تکای لە بەشی ڕاگەاندنی پەرلەمان کرد لە کاتی قسەکردندا کامێرا بخاتە سەر پەرلەمانتاران کەچی بە قسەی نەکرا. پەرلەمان دەرفەتدەن بەڕێزان لە ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان کە قسە دەکا کاتی قسەی خۆیەتی نوقتەی نظامی پێشکەشەکە دەبێت کامیرەکەی لەسەر بێ. کامیرە لەسەر من لادن تکایە. بەڵێ بەڵێ کاک شێخ زاهیر بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەلایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی موچە کۆبووە و داوای موچەی 4 مانگ لە بەغدا دەکات. بە پێی ڕاگەاندراوی کۆبوونەوە کە بڕیار دراوە نامەیەکی فەرمی بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکرێت و داوای بەشەبودجەی هەرێم بۆ مانگەکانی 5 و 6 و 7 و 10 ئەم ساڵ بکات کە حکوومەتی فیدراڵی نەیناردووە. لە ئێستادا حکوومەتی فیدراڵ ئامادە نییە 320 ملیارەکە بنێرێ بەڵام بەرپرسانی هەرێم داوای 2 تریلیۆن و 280 ملیار لە بەغدا دەکەن. بە بۆچوونی چاودێرانیش ئەم داواکاریەی بەرپرسانی هەرێم بۆ کات کوشتن و خۆدزینەوەی لە دابەشکردنی موچە. ئەوەی جێی سەرنجە لە کۆبوونەوەی حکوومەتی هەرێم وادەی دابەشکردنی موچە دیاری نەکرا. لە کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستانیش سەرۆکاتی پەرلەمان ڕێگەی نەدا پەرلەمانتاران لەسەر موچە قسە بکەن. بەم شێوەیە کۆتایی بە کۆبوونەوەکەمانە هێنێ. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بە دیاریکراوی هۆکاری چی وکە و داواکاری ئێوەکو 21 پەرلەمانتار جێبەجێ نەکرا کە داواتان کردبوو بڕگەیەک بۆ بەرنامەی کار زیاد بکرێ و تێیدا باسی پرسی موچە و دۆخی موچەخۆران بکرێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێز سڵاو لە بینەران سڵاو بۆ کاک هاوڕێژ لە هەولێر. طبعا ئەمە بەڕاستیان ململانەیە کە بەردەوام لەناو پەرلەمانە هەیە. خواستێک هەیە ئەوێت پەرلەمان مەرجعی خەڵک بێ، ئەوێ پەرلەمان دەستگایەکی نیشتیمانی بێ، ئەوێ پەرلەمانی هەموو خەڵک بێ، ئەوێ لە پەرلەمان گفتوگۆی ڕاستەقینەی کێشە ڕاستەقینەکانی خەڵک بکە و پەرلەمان جێگە ئومێدی خەڵک بێ. ئەگەر هەموو دەستگاکانیش لەناو نغڕۆی گەندەڵی بوو بن بەڵام پەرلەمان ئومێدێکی پێبەخشێتەوە. بەڵام بەداخەوە لە ململانیەکە دەستەی سەرۆکایەتی هاوکار نییە و دەستەی سەرۆکایەتی بەلای دەسەڵات هاشکاوەتەوە و تەنانە دێسە وایان لێ کردووە کە پەرلەمان وەکو دەستگایەکی پاشکۆی حکوومەت دێتە پێش چاو. حکوومەت ئەو پرۆژە یاسانی ئەیەوێت کە زۆرینەیان زیاتر قۆڵبەستکردنی خەڵک و زیاتر تەنگ پێهەڵچنینی ئابووری خەڵک و زیاتر کۆکردنەوە چنینەوەی داهاتی زیاترن
و ئەوەی پەیوەندی بە بەرژەوەندی گشتی خەڵکەوەیە و لە سەر و هەموویانەوە چاکسازی و گۆڕانکاری ڕیشەیی لە داهاتە و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەم بوارانە فەرامۆشەکرێن و پەرلەمان ملکەچە یا خازەعە یاخود ڕێڕێوێکی ئاسانی کردوتەوە بۆی حکوومەت چی ئەوێ ئەوە بکە ئێمە بۆ ململانێ لەگەڵ ئەم خواستە خراپە زۆر مەترسیدارە کە لە هەرێمی کوردستانە تەنانەت پەرلەمان کە ڕاستەو خۆ بەرهەمی تعبیرە لە خەڵک لە هەموو دنیاە پەرلەمانەکانوان و بە ئەم مەفهومە بدەم دوای قسەکەم تەواوەکەم لە وەڵامەکەی جەنابدا پەرلەمان هەر لە بنەمایە ئۆپۆسیۆنی دەسەڵاتە هەر ئەرک و وەزیفەی پەرلەمانتاری لە هیچ شوێنێکی دنیایەکی دیموکراست مۆدێرن پێشکەوتوو وڵاتانێک خاوەنی شارستانیت بن نەک ئەو وڵاتانەی وڵاتە دواکەوتووەکان کە پەرلەمانەکانیان شوێنی چەپڵە ڕێزانە بۆ دیکتاتۆرەکان لەو وڵاتانەی کە ئینسان وەکو ئینسان ڕێزی لێ دەگیرێ موئەسسە هەیە دامەزراوە هەیە و شارستانیت هەیە و یاسا بەرقەرارە پەرلەمان ئۆپۆسیۆنی حکوومەتە سەرۆکی پەرلەمانەکە هەر کەس نابێتە بێتە محامی دەسەڵات نابێت بێتە محامی حکوومەت نابێت بێتە پینۆپەڕۆکاری کارەکانی حکوومەت و بەردەوام حکوومەت ڕائەگرێت چاودێریەکە لە هەموو کارەکانیە بەداخەوە پەرلەمان ئێستا لە هەرێمی کوردستانە باڵە بە دڵنیاییەوە لەلایەن ستافێکی لاوازەوە پەرلەمانیان لە جێگەی ئومێدی خەڵک نەیەشتووە و تەنانەت ئێمە هاوکارین لەوەی پەرلەمان وای لێنەیە یعنی کە تۆ ییت هاوکارێکە بۆ چیە؟ هاوکارێکە ئەوەیە کە بە پێی پەڕەوی ناوخۆ بە پێی یاسای پەرلەمانی تۆ ییت واژە کۆکەیتەوە لە کاتی خۆیە طبعا ئەو یاداشتەی پێشکەشمان کردبووە بێ 24 ساعت پێش ئەو کاتە بێ کارەتان کردبوو بە پێی خاڵی پێڕەوی بەڵێ و ژمارەی یاسایی پەرلەمانتاران کە سەر و لە 10 کەس کەمتر نەبێ ئێمە 21 بووین داوامان کردبوو ئەوەی کە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوەی مەسەلەی موچە ڕاستەوخۆ پەیوەندی بە 1,250,000 کەس و خێزانەوە هەیە ناڕاستەوخۆ پەیوەندی بە هەر 5 ملیۆن ئینسانەکەوەی لە هەرێمی کوردستان ئەمە ببێتە تەوەرەی دانیشتنی گفتوگۆی ئەمڕۆ هیچ نەبێت دەبوو لانی کەم سەرۆکاتی پەرلەمان ئەم داوایی لە ناو هۆڵی پەرلەمانە بخستاتە گفتوگۆوە خۆ ئەگەر پێویستیەک هەبێت بۆ ئامادەکردنی راپۆرت بۆ ڕاستفادنی لیژنەیەک بۆ ئامادەبوونی مەسەڵەن چەند وەزیرێک یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر کەسێک لە حکوومەت بۆی ئەم پرسات لە ناو هۆڵی پەرلەمانە بە دەنگی پەرلەمانتاران ئەم بابەتە یعنی بەو ئاراستەیە ببرایە نەوەکو خۆیان تاوەکرە کە ڕێگە نادرێ ئینتەرنێت باسی موچەش بکرێت لە پەرلەمان لە پێناوچی لە پێناو بەردەوامبوونی ئەم دۆخەی کە داهاتی ئەم وڵاتە وەکو دوو جۆگە ئەڕژێنێتە ناو گیرفانی دوو هێزی دەسەڵات و هێزی سێمیشکە گۆڕانە لە ناو حکوومەتە بەس تەماشاکارە و هیچی کەی پێ نابڕێ و بۆ ئەوەی کە ئێستا گیرفانی خاڵیە مناڵی شەهید مناڵی پێشمەرگە مناڵی مامۆستا پزیشکەکان لە نەخۆشخانەکانە بۆ ئەوەی ئەوان بە گیرفان خاڵی تر بمێننەوە و هەردوو هێزی دەسەڵات زیاتر و زیاتر دەوڵەمەند بن هیچ هۆکارێکی کە نییە باشە بەس دوایسین لایکە کاوڕێ بەس سەبارەت بۆی کە لە ناو پەرلەمانە بەڕێز دروشمێکت بردو بۆ پەرلەمان دروشمەکە چی و من سەیری هەموو ڕاستەخۆکەی پەرلەمان من کرد ینی کامێرەکە هەر نەخرایە سەر چی تێدا بوو خەتەر بوو دروشمەکەەوەندە خۆی بەڕاستی من ئەو مای پێکەنینە پەرلەمانێک یعنی نوێنەری خەڵک نەتوانێت بە ئیسراحەتی خۆی تەنانەت گفتوگۆی تیا بکە گفتوگۆ هیچی کەنا نە بەردەگری نە ئاژاوە ئەنیتەوە نە کێشەیەک بۆ کەس دروستەکەی نە شەڕە بۆ کزیەکەکەی هیچ شتێک ناکەی گفتوگۆی کێشەی خەڵک سەرۆکاتێکی پەرلەمانێک نەتوانێت دەرفەتی گفتوگۆی خەڵکدا بەڕاستی هیچ جێگەی ئومێد نییە و بەڕاستی ئەم پەرلەمانە بۆتە پاشکۆی حکوومەت یا خواستەکانی دەسەڵات من یعنی چاڕوانی ئەومە کرد کە مایکەکە لە ئێمە بکوژێنەوەکو نەریتی جەلسەکانی پێش و ڕێگەمان نەدەن قسە بکەین بە ناوی پێڕەوی بۆیە من ناچار بووم ئەمە بەرزکەمەوە تەبان ئەمە خواستی خەڵکە ئەمە چەند ساڵە 5 دانە ساڵە لە هەرێمی کوردستانە کە خۆپشاندانەکرێ ئەمە بەرزەکرێتەوە کوان بچەکەمان سەیری ئەم داوا سادەیەکە سەیری ئەم داوا بچووکە بکە نامانەوە گەشە پێدان و بنیادنانی ژێرخانی ئابووری و
پرۆژەی ستراتیجی و هەموو خواستی خەڵک لە هەرێمی کوردستانە هاتۆتە سەرەوەی کرێی ئەو کارەی بیتێ کە کردوێتی باش بە درێژایی مانگێک حکوومەتێک هێندە کەم تەرخەمە ناتوانێ ئەم کرێی کارمەندەکانی دابینکە ناتوانێ موچەی ئەو کەسانە دابینکە کە شەوانە لە سەنگەرەکانە ئێشگەگرن ئەو پزیشکانەی لە کۆرۆنا ئەمان پارێزن و چارەسەرمانەکەن ئەو پاکەرەوەی سەرشەقامەکان ئەسڕ طبعاً کێشەی موچە تەنها کێشەی ئەوانە نییە کێشەی هەموو کوردستانە چونکە بەهۆی سیاسەتی خراپی بەڕێوەبردنەوە لە هەرێمی کوردستانە ئێستا شادەماری ئابووری لە موچا کورد بۆتەوە کوا کەرتی تایبەتە ئەوەندە بەهێزە بەدەست قۆرخکاری هەردوو حیزبی دەسەڵات و کۆمپانیا و گروپی کۆمپانیاکانیانەوە تاوەکو بتوانێ هیچ نەبێ 500,000 کەس دەستی کارە بۆ بەگەڕخە ئەگەر لە هەرێمی کوردستانە ئێستا ئێمە لەبری لەگەڵ 1,250,000 ملیۆنێک ئینسانیش لە کەرتی تایبەتە کاری بکردایە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەم جۆرە نییە بوو بەم جۆرە چەقبەستو نییە بوو بەم جۆرە پەکی نییە کەوت بەم جۆرە گیرفانی هەموو کەس خاڵی نییە بوو تەماشاکە دەستی سەرۆکایەتی مناقەشەی ئەمەیان لەگەڵا کردم باشە بە زووتیا یعنی ئەیانوت مامۆستا عومەر ئەمەلە ئەوە چۆنە ئەوە لایبە ئەوە نابێ مژدەخان خۆی ئەیوت ئەوەم بەرە بە دەرچێت دەستەی سەرۆکایەتی ئەیانویست ئەمە تەنانەت دەرنەچێت لە کامێرەکانەوە پەرلەمانێک لە هەموو دنیا قسەی جدیتیاکرێ گفتوگۆی جدیتیاکرێ خۆ من ئەزانم من ئاشنام بە هەموو ڕێکارێکی پەرلەمانی ئاشنام بە وەسیلە پەرلەمانیەکان ئاشنام بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و ئەزانم چۆنیە بێژیانی خەڵک باش بکرێ چۆنیە بێت ئەو ڕەخنانی کە هەن بکرێن بە یاسا بکرێن بە بڕیار چۆنی حکومت پابندکەی چۆنی چاودێری بکەی چۆنی دۆخی ئابووری کە ئەتەوێت قسەی لەسەرکەی قسەی لەسەرکەی بە ڕێکارە پەرلەمانیەکان بەڵام پەرلەمانێک کە دەرفەتی ئەمەدنەیە ناچاری تۆ لانی کەم ئەم قسەی کە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان قسەی هەموو ئینسانێکە تەنانەت بەو ئەندامانەی یەکێتی و پارتیشەوە کە زڵمیان لێەکەن لە ناو هەرێمی کوردستانە چاواشیان کردوون دوای خۆیان خستون و موچەکانیشیان نادەنێ و تەنانەت ڕێگە نادا پەرلەمانەکە نوێنەراتی ئەوانیشکە هیچ کەسێک هەیە لە هەرێمی کوردستانە پێی خۆش بێ موچەی نادرێتێ بێگومان نەخێر بۆیە ئەمە قسەی خەڵک بوو من ناچار بووم ئەم تەنها ئەم قسەی خەڵک بێنم لەو شاشەی پەرلەمانەوە ببینێ مادام لەوێ ڕێگان نەداین مامۆستا سوپاس دەکەین کاک هاوڕێ سوپاس دەکەین دەمەوێت پرسیار لە بەڕێز بکەم ئەمڕۆ قسە لەسەرەوە دروست بوو هیچ شتێک لە مەسلەی موچە گرنگترە کە قسەی لەسەر بکرێ بەڵام یاداشی پەرلەمانتاران نەبووە تەنها هۆڵی پەرلەمانیش ڕێگە نەدرا پەرلەمانتاران قسە لەسەر موچە بکەن شتێکی گرنگترەیە لەم بارودۆخە لە مەسلەی موچە بە بۆ چوونی بەڕێزیژت بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە تۆی بەڕێز دەتاوی بینەران و لە سڵاوی بەڕێز کاک عومەر ڕاستیەکەی لەو 21 پەرلەمانتاری کە واژووی ئەو یاداشتیان کردووە بەندە و چەند پەرلەمانتارێکی دیکە ئەمەی تیا بوو لە فراکسیۆنی سەوز و ئێمەش قەناعەتی تاوامان بەوە هەبوو کە هیچ شتێک لە موچە گرنگتر نییە لە ئێستا بۆ هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و نزیکەی 40 ڕۆژتێ پەڕیوە نیو موچەی مانگی پێشویان وەرگردووە بڵێ ئێستا بۆ 40 ڕۆژتێ پەرۆتایستی تاکو ئێستا نەیانتوانێت لە کاتی خۆی ینی ئەوە هیچ نەهاتوانێت موچێکی کامل دابشکەنی موچەکەش بە وەکو پێویست نەیانتوانێت دابشکەن بۆیە بە نسبەت بەڕای ئێمەش ئەوە یەکێک بوو لە ئەو بەرنامە کارە جەوهەری کە پەیوەندی بە قوتی خەڵکەوەی بەڵام پێم وابێ سەرۆکایەتی پەرلەمان پاسا و بیانووی ئەوەی هەبوو کە حکوومەت لە کۆبوونەوە بوو ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران چاوەڕێن لە هەفتەی داهاتوو بێن لەسەر ئەو یاداشتەی ئێمە بێنە پەرلەمانی کوردستان باشە بەس کاک هاوڕێ ئەمە نەریتێکی خراپ نییە ئەوەی کە بۆ نمونە سەرۆکی پەرلەمانیش تکای دەکرد لە بەشی ڕاگانی پەرلەمان کامێرە بخرێتە سەر پەرلەمانتارانی سەرۆکی پەرلەمانیش دەسەڵاتی نییە تەنانەت بەسەرەوەی کە چۆن مایک کۆنتترۆل نەکرێ پەرلەمانتار بە ئازادانە قسەی بکاتجا لە هەر لایەکەوە بێت وڵای ئەگەر واقعی قسە بکەین ڕاستی خۆی ئمە بە پەیڕەوێکی ناوخۆمانەیە لە پەرلەمانی کوردستان هەموو ئەو ڕێکارە پرۆتۆکۆڵی یاسایانە بە پێی پەیڕەوەی ناوخۆوە بێ بڕاتە ڕێوە هەرچەندە بۆ خۆمان ئێمە زۆر جارێن بە پابند نەبووین بە پەیڕەوەی ناوخۆوە هەندێک جار لە کاتی خۆمان زیاتر قسەمان کردووە بابەتێکمان هێناوەتە پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ یعنی من قسەم لەسەر ئەوە نییە
ئەمە باشە سنووری ئازادی بەرتەسک بکرێتەوە. قسەم لەسەر ئەوەیە پەیڕەوی ناوخۆ هەیە لەبەردەست سەرۆکی پەرلەمانە بەم پەیڕەوە ناوخۆیە کاری کردووە. لەگەڵ ئەوە من بۆ خۆشم یەکێک بووم لەوانەی کە زۆر جار لە جەلسەکان لە کاتی قسەکردن بایکۆتی کامێرا کراوە مەرچەند ئەو مۆزوعێکی زۆر ئەوە نییە گرنگەوەیە من بۆ خۆم بڕوان بۆیە زیاتر ئیشی پەرلەمانتاری هەرچەندە بەشێکی وای لێ هاتووە کە هەندێک لە پەرلەمانتارەکان لەگەڵ ڕێزم هەندێکیان زیاتر قسەکردنیان ئەوەندەی بۆ ئەوەیە کە بگاتە خەڵک ئەوەندە مەبەستیانە پەیامە سیاسیە کارگێڕیە دارایەکان بگەێنە حکوومەت پێشنیار و ڕخنەکان بگەێنە حکوومەت یاداشتەکان بە شێوازێکی جوان دابڕێژنەوە بەشێکی ڕەنگە پەرلەمانتاران بەم نەفەسە ئیشیان کردبێ هەر ینی وەکو بەرچاوڕوونیەک من بۆ خۆم ئەوەم بەرامبەر کراوە بەڵام قەتعی ئێستا چۆن ناچار بووم باسی بکەم ئەوە بەرامبەر پەرلەمانتارانەوە کراوە ئەوە ئاساییە کە بەرامبەر بەڕێزیشت مەسەرەن کامێرە وەکو پێویست نەبێ ینی پیشان نەدرێت لە کاتی قسەکردنە لەژێر کۆنتترۆلی کێدا ینی ئایا دەکرێت دەستەی سەرۆکاتی یان هوڵە سەرۆک دەسەڵاتی نەبێت ینی کێوە ئاراسی دەکە تەنایەت نێڵێ مەسەلەن پەرلەمانتارێکی وەکو بەڕێزت یاخو لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکانیش دەرکەون وڵی خۆی بە حکمی ئەوەی کە لە پەیڕەوی ناوخۆ حەقی بە پەرلەمانتارداوە لە کاتی ئاخاوتن تەواوی قسەکانی و خۆی نەقل بکرێت بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بۆ خەڵک لەبەرەوەی نوێنەرایەتی خەڵکەکە بەنسبەت بەڕای من بە هیچ شێوەکارێکی ئاسایی نییەوە و بە دڵنیایی کارێکی تەداخلاتی سیاسی و هەندێک حزبی باڵادەستی نێو حکومڕانی نێو پەرلەمان ئەو زۆرینەی کە هەمومان نەزانین دروست بووە ئەمە هۆکارێکە بۆی کە زۆر جار ئەم شتانە بە تاکۆتەوەی بیتێتە سەر سکە حەقیقی ڕاستەقینەکەی خۆی ئەم جۆرەیەک لە بەرکەوتنی قسە و دیالۆگانە ڕووبدا. باشە سەبارەت بە مەسلەی فرامۆشکردنی یاداشتەکان بەڕێزوتت خۆش لەو یاداشتەدا بووی کە داوەتان کردو کۆبنەوەی لەسەر موچە بکرێ ئەوە نەکرا بڵێن یاداشتێکی تر هەبوو لە پێشتر کە لە 12 مانگە پێشکەشتان کرد بۆ حکوومەت بڵێن وەفدێک ڕەوانەی بەغدا بکات و دانیشتێکی لەسەر مەسلەی موچە لە پەرلەمان ساز بکرێوی شەر نەکرا ئەو هەموو فرامۆشکردنی یاداشتەکان کە پەیوەندیان بەژانی خەڵکەوەیە چییە؟ خۆی ئەگەر حقیقەتت بێ من بە سەراحەت قسە بکەم بەشێکی پەیوەندی بە لاوازی پەرلەمانەوە هەیە یعنی کە منەڵێم لاوازی پەرلەمان پەیوەندی بە شخصەکانەوە نییە خەڵکی زۆر ئازای تایە پەرلەمانی کوردستان خەڵکی جەریئی تایە خەڵکی چۆن بڵێ خەڵکیەکە مەیدانی بە دوای پرۆژەکانە ئەڕوا بە دەوداچوونەکە هەموم جۆرە خەڵکانی تایە لە پەرلەمان بەڵام یەک واقعەکەیە ئەگەر بتوێ بێ هەندێک بگەڕێتە دواوە بۆی کە پێشچاوی هاوڵاتیانی بخەی سەبەب چیە وایە ڕبەوەی زۆر جار ئێستا ڕەنگە خو بەڕێستیش بپرسی یان خەڵکێک ئێستا بینەرە بپرسی هۆکار چییە پەرلەمان وایە ینی بە قەناعەتی من بەشێکی پەیوەندی بە حەزبە سیاسیەکان پێش هەر حزبێک ئەو حزبانی کە ئێستا لە حکومەت بەشدارن بە حزبەکەی خۆشمەوە لە کاتی ئەو ئستحقاقە سیاسی و ئیداری و کارگیاریانە کە دێن لەگەڵ لایەنەکان سازان ئەکەن بۆی بگەنە ڕێکەوتنیەک لەسەر پشکەکانی حکوومەت کە لە حکومەت بەشدارە بن کەسیان پەرلەمانیان لا گرنگ نییە بۆیە بینی ئێستا سەرۆکایەتەکەی کە لە سێ بەڕێز پێکاتەوە بە چی جۆرێکە ینی من دیسانەوە قسەم لەسەر شخصەکان نییە قسەم لەسەر دابەشکاری پۆستەکانە لە ناو پەرلەمانی کوردستان ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە حزبە سیاسیەکان لەو کاتی کە بەرکەوتەکانی خۆیان لە حکوومەت وەرەگرن پەرلەمان زۆر ئەهمیەت و گرنگی نییە لەلایەن و هەندێک جار بەشەکەی دیکەی پەیوەندی بە خەڵکەوە یعنی من بە لەبەردنەوەم ڕاستی ئەڵێم یعنی زۆر جار ئێستەمە پەرلەمان بەرهەمی چییە بەرهەمی ئەو هەڵبژاردنەیە ئەگەر تێبینیشمان لەسەری هەبێ ئەو هەڵبژاردنەی کە کراوە لە 2010 ئێستا بە پەرلەمان و حکوومەت بەرهەمی ئەو دەنگدانەیە کە خەڵک ڕۆشتۆ بەشدار بووە یعنی بەشێک لە هاوڵاتیان لەو کاتێک کە هەڵبژاردن ئەکرێ ئەچم منیش ئەڵێم کەوتم تێبینی مەبەستەکەم ئەوەیە کە زۆر جار هەم ڕەنگە هەمومان تێبینیمان هەبێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بەڵام زۆرن ئەو هاوڵاتیانەی کە بڵی بەشداری نەکردن لە هەڵبژاردن بە شانازی و دەستکەوت بۆ خۆیان ئەژمارەکەن لە کاتێکە تۆ کە بەشدار نابی هاوڵاتیەک کە بەشدار نابێ کەسێک کە ئەو مەبەستێتی نوێنەری بێ لە پەرلەمان نیەتی نەی ناردووە لەبەرەوەی ئێستا بینی بەرهەمی ئەو هەڵبژاردنە ئەوەی ئێستایە و ئەگەر ڕوخسەت هەبێ بەشێکی ڕەنگە ینی من بە لێبوردنەوە دیسان ئەماڵێ من بۆ خۆم مەبەستم نییە هەرگیز لەسەر پەرلەمانتارەکان هیچ هەواڵێکم قسە بکەم هەرچەندە ئەمڕۆ ناچار بووم کە لە کۆنگرەی ڕۆژنامەوانی هەندی حەقیقەتم باس کرد بەشێکی پەیوەندی بە نەبوونی
ئۆپۆزیسیۆنێکی تەندروستەیە لە پەرلەمانی کوردستان یعنی ئۆپۆزیسیۆنێک ناڵێم هەموو ئەو فراکسیۆنانی کە ئۆپۆزیسیۆنن من تێبینیم هەیەیان هەمویان خراپن خوا نەخواسەیە بەڵام بەشێکی ئەو ڕێچکە خراپەی کە کردویانە کاری لەسەرەکان هەندێک لە حزبەکان بەشێکی پەیوەندی بەوەیە کە پەرلەمان بەو دەردەڕۆشتووە. باشە سوپاس دەکەم دواتر دەگەرم وڵای بەرز قسە لەسەر موچە و ئایا ڕێککەوتن لەگەڵ بەغداش دەکەین دەگەرم وڵای بەرز مامۆستا عومەر بێم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی موچە ئەگەر مەسەلەن لە ناو خۆدا پەرلەمان ناتوانێت حکوومەت ئیلزام بکات ڕێککەوتنێک لەگەڵ بەغداد بکات یاخود چاکسازیەک بکات خەڵکەرەوە لە چاوەڕوانی دانەمێنێت و حکومڕان یاخود هەرەوەشە کە حکوومەت لێی پاڵداتەوە و گەر پارەکەی بەغدانێت دۆخی موچە خۆران شەر بەم شێوە بێت لە ڕاستیان بێباکی حکوومەت زۆر مەترسیدارە و مەترسی و لێکەوتەکانی ئەم بێباکەی حکوومەت و دەسەڵات بەرامبەر بە ژیانی خەڵک لەوچێ لە شەو ڕۆژێکە وەکو تەقینەوەیکی گەورە نەیبینین بەڵام هێواش بە هێواش ڕۆژ بە ڕۆژ لەوچێ ببێتە ڕووداوێکی زۆر گەورەی لە هەرێمی کوردستانە ئەسڵەن زۆر شت بگۆڕێ هەموو ئەوانەی کە ئەو وڵاتانەی کە ژیانیان 180 پلە گۆڕا کە هەندێکیان بەرەو ئارامی هەندێکیان بەرەو کاولی و وێرانەیی وەکو یەمەن و وەکو سووریا وەکو میسر کە طبعاً هەر با بڵێن ئەوانیش دیسان بە جۆرێکی تر بەڵام تەماشاکەی تونس بەرەو ئارامی ڕۆشت باش بە دڵنیاییەوە ئەم بێباکەی حکوومەت ئەم خۆتزیینەوە لە بەجێهێنانی بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک ئەم دابەشکاریەی داهات لە نێوان دوو هێزی دەسەڵاتە لە دوای ڕاپەڕینەوە تا ئەمڕۆ و زەمنێک لەوە چێت توانی بێتیان بۆیان بچێتە سەر کە داهات هێندە زۆر بوو ئەوانی کردە ملیاردێر بەڵام ڕێژە موچەیەک و جۆرە لێرە لەولا لە تەشەقامێک و لەولا خوێندنگەیەک و نەخۆشخانەیەکیش دروستەکرا بەڵام ئێستا بارودۆخ لە جیهانە بارودۆخی ئابووری و لە عێراقیشە بە جۆرێکە ئەو لێشاوی پارە نەماوە کێشەکە لەوایە ڕنگدانەوەکی لەسەر هەردوو هێزی دەسەڵات نییە لەسەر خەڵکە ئەم بێباکەی حکوومەت و دەسەڵات بەرامبەر بە ژیانی خەڵک بەرامبەر بە ئابووری بەرامبەر بە موچە خۆران دڵنیام لەوەی ئەمان گەێنێتە خاڵێک باش کە من ئومێدەوارم ببێتە مای خێر و خۆشی بۆ هەرێمی کوردستان ببێتە مای ئارامی ببێتە مای بەهێزبوون ببێتە مای دوورکەوتنەوەی ئەو دەستانەی کە وێرانکردنی هەرێمی کوردستانیانەوێ ئەیانەوێ هەرێمی کوردستان بکەنە ئەمارەتێک بۆ خۆیان بۆ خێزانەکانیان بۆ مناڵەکانیان ئەیانەوێ لە هەر شارێکا گردێک کە جێگەی تەماع بوو داگیری کەن وێلای لەسەر بکەنەوە عەرزی سەخەری کە بە هیچ جۆرێک ناکرێتە وێلا و باخ و ئەوانە بە زۆر داگیری کەن و بە ڕێگەی جیاجیا و هەتا ئێستاش دەستیان لە ناو گومرگەکانە هەبێ بە ڕێگەی جیاجیا هەتا ئێستاش شەریکایەتیان هەبێ لە کۆمپانیەکانی نەوتا دڵنیان لەوەی بەم جۆرە بۆیان ناچێتە سەر خەڵک لە هەرێمی کوردستانە لە ملازم موحسین و مفۆز شەماڵ نەترسا باش ئەم دوو هێزە لە سەدام بەهێزترە بن بێگومان نەخێر سەدام پارەی لەمان زیاتر بوو چەکی لەمان زیاتر بوو دەستگا داپڵۆسێنەرەکانی لەمان زیاتر بوو باش ئەبێت دەرس وەرگرن ئێمە هیواخوازین هەرێمی کوردستان نەگاتە خاڵێک کە هەمومان زەرریتیا بکەین خەڵک ئەگەر خەڵکێک هەبێ عەقڵ و هۆشمەند لە ناو بڕیار بەدەستانی ئەم دوو هێزە دەسەڵاتە بیرکەنەوە لەوەی ئایندەی ئەم وڵاتە نەخەنە مەترسیەوە نەبۆ خۆیان نەبۆ خەڵکیش نەبۆ میلەتەکەمان هەزاران ساڵە ئێمە ئەم فرسەتەمان دەستکەوت کە چوارچێوەیەکی دەستوریمان هەیە لە عێراقا ئەمن و ئاسایشێکمان هەیە وڵاتەکەشمان دەوڵەمەنە خاکێکی بەپیتت هەیە ئاوی شیرینت هەیە چوار فەسڵت هەیە گەشت و گوزارت هەیە تۆ لە شوێنێکی بۆ پەڕینەوەی ئەم هەموو شمەکە لە ئەوروپاوە لە ئاسیاوە بەم جۆرە ئەم هەموو داهاتت هەیە نەوتە فرۆشی لە بەغداوە داهاتە پێگا ئەبێت ئەم دوو هێزەی دەسەڵات ئیتر خاڵێک دانێن لە ژێر هەر جۆرە ئایا فشاری خەڵک بێ ناڕەزایی خەڵک بێ ناڕەزایی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بێت هەر کار لێکێک بێ یا خۆت خەڵکانێک لە ناو ئەم دوو هێزەی دەسەڵاتە ئەگەر مابن بێنە هۆش خۆیان هەرێمی کوردستان لەوە زیاتر بەرەو دۆڕیانێکی پڕمەترسی نەبن
باش و کورتی بڵێن زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشتر کۆشتنەوەی پارە فرێ کەس ناکەوێت هەر چەندە پارە کۆ بکەیتەوە دەسەڵاتدا بە هیچ جۆرێک و تەنانەت ئەو ملیار دۆلارانەی کە سەدام لە بانکەکانی ئەوروپا خەواندی تا ئەسڵ بۆ خەڵکی عێراقیش نەگەڕاوەتەوە ئەوەی قەزافی لە بانکەکانی ئەوروپا خەواندی هاوشێوەی ئەم دوو هێزەی دەسەڵات تەنانەت بۆ گەلی لیبیاش نەگەڕاوەتەوە و دڵنیان لەوەی نەخۆیان نەنەوەکانیان سوود لەو پارە و دۆلار و سەروەت و سامانە دزراوە وەرناگرێ کە لە بانکەکانی ئەوروپا و ڕۆژاوا خەواندویانە و تاکە شتێک بتوانن بیکەنەوەیەکە لێرە لەگەڵ خەڵک ئاشت ببنەوە واس لەو گەندەڵی و دزیە بێنن گروپی کۆمپانیاکانیان بەس بێت دەستیان لە ناو خەزێنێکی دەکەم کاک هاوڕێ سەبارەت بە مەسلەی موچە و ئەمڕۆ کۆبوونەوەی حکوومەتی شەبوو دەربارەی موچە بەڵام هیچ وادەیەکی دابشکردنی موچە ڕانەگەێرە تەناوە بوو کە داوا لە بەغدا بکەن چوار موچە بنێرێ چی بەسەر دێ چارە سەرێکەیە بۆ موچە ڕاستیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەر کۆبوونەوەیەک ئەگەر لە دنیا حکوومەتەکان پلان دابنن چۆن ئینقازی کێشێک بکەن هەرچەند دەمە سەدان کێشەمانەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پێش ئەوەی کۆبوونەوەی خۆی ئەنجام بدا هەموو فکرەیەکیانە خەنە کار لە پێناو ئەوەی چۆن دروشمێکی نوێ چۆن دروشمێکی مقنعکەر چۆن قەوانێکی کۆن چۆن ئەمە لێ بدەنەوە یعنی ئێستا بڕۆ تەماشای بەیاننامەکەی ئەمڕۆیان بکە کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە لەگەڵ بەیاننامەی 8 مانگ پێش ئێستا ساڵێکی پێش ئێستا هەمووی یەک شکل و یەک جۆرە و تەنها کۆمەڵێک مایکەپ کراوە و هاتوون دەرخواردی خەڵکێکی برسی خەڵکێکی بێموچە خەڵکێکی بێکار خەڵکێکی بێژیان دەرخواردی ئەوانیان دەنەوە یعنی تاکو ئێستاوەی ئەمڕۆ کەمەمان چاوەڕوان بووین مزگەێنی تیابێ بۆ خەڵک بەڵێن بدەن نەوت هەناردەکەن لە ڕێگای سۆمەوە بۆ بەغدا بەڵێن بدەن دەست دەرمان هێنانی قاچاغ و ئەکسپایر هەڵبگرن بەڵێن بدەن قاچاغی و گومرک و باج و وەبەرهێنان و دزینی نەوت هەڵبگرن کەچی هاتن کۆمەڵە دروشمی کۆنیان دیسان لێداوەتەوە ینی نازانم بەجددی من قەناعەتم وایە ئەم حکوومەتە خوێندنەوەیەکی یان ئەوەیە خوێندنەوەیکی زۆر وردیان بۆ خەڵک کردووە یعنی لەوە تێگەشتون خەڵک بێهیوا بووە خەڵک بێ ئەمەل بووە بۆیە ئەوەندە بێباک و بێترسن تەسەور کە من ینی نازانم ئەم قسە لەسەر مەکەویان نا بەڵام بەجددی ئەگەر کۆمەلگایەک یان وڵاتێک هاونیشتیمانیەکەی حکوومەتەکەی پێش هەموو کەس ئەیناسێ یعنی تەسەورەکەم ئەم حکوومەت هەڵسەنگاندنێکی ڕەنگە هەڵە تێگەشت بێت یعنی ئەم پشتکردنەوە ئەم ڕاکشان لەسەر پشت بە ئیسراحەت بیر لە ژیانی خەڵەکەیتەوە ڕەنگە وا تێگەشت بێ هاوڵاتیان تاو ڕاهاتون لەگەڵ مۆزعاو هەر تێئەپەڕێ هیوادارم وانە بێ من دڵنیام حکوومەت بەم جۆرە خوێندنەوەی کردو بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆی دەنا ئەمڕۆ ینی ماقولە هەمومان چاوەڕوان بووین لیژنەیەکی باڵا لیژنەیەکی دەستڕۆشت و دروست بکرێ بنێرێتە بەغدا بۆی ڕێک بکەوێ بۆی کە ئەو بودجەیە کە دیاری کراوە لایەن بەغاوە بنێردرێ کەچی هاتون کۆمەڵە دروشت مقاوانی کۆنیان دیسانەوە لێداوەتەوە یعنی من بۆ خۆم هیچ گەشتبین نیم نازانم یعنی ڕاستی هیچ گەشتبین نیم بەم حکوومەتە لەر ڕەنگە دەمێکەوە بیرم کردێتەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بێ ئەمەلی زیاترە بینی زیاتر ڕۆدا باشە بەس وتت زۆر بە کورتی دوای ناوبڕشە دەگەرم وە لای بەڕێز ئەو داواکەرەی کە داوایان کردووە چوار موچە بەغدا بینێرێ پێ دوایە دەینێرێ لە کاتێک ئێستاوان 320 میلیارەکە نانێرن بەڵام پێ دوایە چوار موچە بنێرن کە دەکاتە 1 تریلیۆن 280 میلیارد دینار وڵای تەمەنامە کرد بینێرن بەڵام ئەمە خەیاڵ پڵاویە ئەمە شەڕ فرۆشتنێکی بێقووەتە ئەها کەسێکی لاوازی بێهێز هیچ قوتێکی نییە ڕوا شەڕ بە کەسێک و لایەنێکی گەورە بفرۆشێ ئەمە ڕێک بەم جۆرەیە لە لای من تۆ خۆت هاوڵاتیانت لە برسا مردوون هیچ دووبار نامەوێت دیسان ئەو خاڵانە دووبارەکەمەوە کەچی بە خەڵکاتوە هاتوو لە داوای چوار موچەکەی یعنی ئێمە نازان باقلی کێوەچێ وڵا بەس خۆ خەڵەتاندنە بۆ حکوومەت باش ینی پێ دوایە بۆ خۆدزیینەوەشە لە دابشکردنی موچە بۆی بڵێ چاوەڕێ عێراق دەکەین پارەکە بنێرە اینجا دابەشیکەن
تەنها کات کوشتنە یانەوێ ئەمە بەیاننامە چەند ڕۆژێک بخەیانێ دواتر بڕیادەن کۆبوونەوەیەکی تر بکەنەوە هەم لە بەیاننامەیەکی تر دەرەکەن یا شتێک دەرەکەن ینی تەنها کات کوشتنە بە قەناعەتی من ئەوە هەر خۆت وتە دوای ناوبڕەکە گەر کات هەبوو بە وردی هۆکارەکانی ئەو باس دەکەین ئینشاءڵڵا. سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەکرێنەوە وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. ئەم قڕارایی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بۆ هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی ناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بەخۆ پارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات. بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت مامۆستا سەبارەت بە کێشەی موچە ئێستا باشترین چارەسەر چییە؟ خەڵک هەر لە چاوەڕوانیدا بڵین لە خۆتان ئاگادارن موچەکانی 2020 بڵین مانگی یەکدا بەشکراوە لەگەڵ مانگی دوو بە لێبڕینەوە مانگی سێ و پێنج مانگیش بڵین هەر خورار لەگەڵ مانگی نۆژدا بەشکراوە. ئێستا چارەسەرێک هەیە ینی بۆ ئێستا یاخود لەگەڵ بەغداش کارێک ناکەون؟ چارەسەری ڕاستەقینە لە ڕاستیا تاوەکو حکوومەت سیاست و نهجی خۆی بە تەواوەتی نەگۆڕێ یاخود ڕاستتر بڵێم تاوەکو حکوومەتێک دروست نەبێت کە حکوومەتێکی نیشتیمانی بێ و لە هەڵقوڵاوی ناو ئازارەکانی خەڵک بێەوە تعبیر لە خەڵکی هەرێمی کوردستان بکانەوەکو تەنها
دوو حیزبی دەسەڵات و بەرژەوەندیەکانی دوو حیزبی دەسەڵات بە هیچ جۆرە ژیانی خەڵک لەمە باشتر نابێەوە خراپتریشە بێ بەڵام میکانیزمێک کە زۆر ئاسانە تەنانەت بەم حاڵی گەندەڵێشەوە توانن لەگەڵی بڕۆن ئەویشەوەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا بەبێ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ئیمکان نییە بتوانرێ بە ئاسانی موچەی مانگانەی خەڵک دابین بکرێت چونکە من قەناعەتی تەواوم هەیە تەبان لە هەرێمی کوردستانە داهات هێندە هەیە کە مانگانە موچە بە تەواتی دابش بکرێ و تەنانەت پرۆژەکانیش بەگەڕ بخرن بەڵام بەو مەرجەی با بڵێن چاکسازی ڕیشەیی لە داهاتەکانی ناوخۆ چ گومرگ و باج و ڕسومات چ لە پرۆسی دەرهێنان و فرۆشتنی نەوت بە هەموو قۆناغ بە تایبەت پیاچوونەوە بە گرێبەستەکانە بای ئەوە هەیە کە ئێمە داهات لە هەرێمی کوردستانە لەگەڵ کۆرۆنایە لەگەڵ کێشەی وەکو کۆرۆنایە هێشتا ژیانێکی باشمان هەبێ بەڵام کە ئەمە ناکەن ئەم دوو هێزەی دەسەڵات لە ڕاستیە ڕێککەوتن لەگەڵ بەغدا باشترین چارەسەرە تۆ بەبێ ئەوەی با بڵین شتێکی زۆر گەورە بدەی 320 میلیارد کەم نییە لە بەغداوە یەتە بەردەست بۆیە پەرلەمانتاران عێراق وتیان ئەگەر 250 میلیارد 250 هزار بەرمیل و نیوەی داهات بدەن نزیکە 1 میلیارێک بەشی موچە لەوێ دیانی ئەوە بەپێی یاسای بژاردەیەکی زۆر باشە بەپێی یاسای بودجەی عێراقی لە ساڵی 2019 حکوومەت هەرێمی کوردستان ئەرکی هەیە هەرێمی کوردستان ئەرکی هەیە و مافیشی هەیە ئەرکەکەی زۆر وازحە 250 هزار بەرمیل نەوت نیوەی داهاتە فیدراڵیەکان قورس نییە زۆریش ئاسانە بەڵام چونکە ئەمان هێندە نهێنی نەزانرا و شاراوەیان هەیە کە گرێدراوی بەرژەوەندیەکانی خۆیانە نایەنەوە بچنە ناو ئەم ڕێککەوتنە بچنە ناو ئەم ڕێککەوتنە ئەم ئەرکانە جێبەجێ بکەن لە بەغداوە ئێمە نزیکەی 1 میلیارد دلاری مانگانەمان پێگا 1 میلیارد دلار هەرێمی کوردستان وەکو پاشاژی بە تایبەت ئەگەر لە دەستی ئەمینا بێ باشە ئەگەر ئەمە ناکەی ئێستا لە ڕووی سیاسیەوە بۆچوونێک لە بەغدا دروست بووە ئەویشەوەیە پێی وایە نابێت ئەمەی کە عێراقی کە حکوومەتەکانی کابینەکانی بەغدایکەن کە بەبێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕە نەوتێک با بڵێن ڕادستی بەغدا بکە ڕادستی سۆمۆ بکە یا هیچ بڕە نەوتێک بەشداری بکە لە فرۆشتنیە بگەڕێتەوە خەزێنەی عێراق هیچ بڕە نەوتێک ئەوە شتێکی هەڵەیەکە حکوومەت لە بەغدا نەوتی بەسرە و ناوەڕاستی عێراق بفرۆشێ و داهاتەکەی بنێرە بۆ هەرێمی کوردستان ئەم بۆچوونە لە ڕووی سیاسیەوە دروست بووە خۆ ئەگەر لە ڕووی واقعیشەوەکو مافڕاست نەبێ تازە لە ڕووی سیاسیەوە دروست بووە ئەبێ شاندێک لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتی هەبێ بڕیاری لابێ ئاشنای گرێبەستەکان و نهێنیە شاراوەکانی ژوورە تاریکەکان بێ بچێتە بەغدا لەوێ لەگەڵیان ڕێکەوێ لانی کەم من نازانم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان 50 هزار بەرمیلی ڕۆژانە لە ڕێگەی سۆمەوە تەسلیم بە بەغدا ناکە داهات زۆر کەم نابێتەوە لە هەرێمی کوردستانە نزیکەی 500 هزار بە پێی داتاکانی خۆیان 500 هزار بەرمیل ڕۆژانە ئەفرۆشێ هەرێمی کوردستان با 450 هزار بەرمیل بفرۆشێ 50 هزار ڕادستی سۆمۆ بکە ڕێک ئەو با بڵێن فەقرەی کە لە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی عێراقا هاتووە کە بەپێی ئەو کەمیە و بڕانەی کە سۆمۆ لەگەڵ هەرێمی کوردستان ڕێیەکەوێ ئەتوانی ئەو بیانوە ببڕی و بە پێدانی 50 هزار بەرمیل تۆ 320 میلیارەکەت مسۆگەرکەی بۆی نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا سەریان بەرز بێ لە دیفاعکردن لە هەرێمی کوردستانە ئەمە ڕێگەکەیە بەم ڕێگە سادەیە بەڵام ێستا هیچیان ناکرێەوە 15 ڕۆژە یاسای خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەوەی کێشەی هەموو کەس قسە لەسەر موچایەکە لە ڕاستیە ئەوەی لە ئەستۆیەتی قسەی لەسەری ناکات کە خودی سەرۆکی حکوومەتە زۆرم بەلاوە سەیرە سەرۆکی حکوومەت بەرپرسیارەتی گەورەی هەیە جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسیارەتی گەورەی هەیە ستافی ئەنجومەنی وەزیران کە 24 کەسن لە بەردەم پەرلەمانی کوردستانە سوێندیان خواردووە کە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان پارێزن چ بەرژەوەندیەک لە هەرێمی کوردستانە ئێستا باڵاترە لەوەی کە بچن لە بەغدا شەڕە خێرە ئاشتیە خۆشیە گفتوگۆیە ڕێککەوتنە ئیتفاقیە بیکەن و موچە لە هەرێمی کوردستانە دابەشکەن بۆیە چارەسەرەکە ئەمەیە و زۆریش سادەیە و قورسیش نییە ئالۆزیش نییە بەڵام بەو مەرجەی ئەم دوانە ئەم دوو هێزە هێندێک ناڵێن هەمووی هێندێک لە بەرژەوەندیەکانی خۆیان دەسەڵگرن سپاس دەکەم کاک هاوڕێ بگەڕێم وەلای بەڕێزت سەبارەت بە حکوومەت کە لەگەڵ بەغداد ڕێک ناکەوێ ڕەنگە ئێستا بینەرانی ئێمە پرسیار بکەن بڵێن کاک هاوڕێژۆ کۆپۆزیسیۆن قسە دەکە
ئەی ڕۆڵی یەکێتی چییە بۆچی خۆی ڕۆڵێک نابینێ لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا ڕەنگە بڵێن هەر قوبات تاڵەبانی لە یەکێتی نیشتیمانیە و ڕۆژتۆ بۆ بەغدا ئەی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد ناکە یاخود وەکو حیزب فشارێک دروست ناکەن لەم حکوومەتە یاخود ناکشێنەوە. بەڵێ وڵی من پێم خۆش فیدباکی بکەین بە دواوە هەر سەردەمی بانگەشێڵ بژاردن بەبییر هاوڵاتیان و ئێوەش بێنمەوە. ئێمە باشکرا لیستەکەمان ئەو کات بەکێک لە دروشمەکانمان ئەوە بوو ڕێککەوتنی حکوومەتی هێرێم ئەگەر چوینە حکوومەت ئەو کات ینی ئەماوت ئەگەر چوینە حکوومەت ئێمە چین لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوین بۆی کە بودجە و موچە و کۆمشایستەدارەکانی خەڵکی کوردستان لەوێەوە بنێردرێ. هەر بۆ بیرهێنانەوە هەر ڕۆژێک دوای سوێند خواردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەندامانی ئەنجومەنی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە سوێندی یاساییان خوارد بە ڕۆژی دوایی یەک ڕۆژ پاشەوە بە نوێنەرایەتی بڵێ وەفدێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات ڕۆشتە بەغداد بۆی کە لەگەڵ بەغداد نزیک بوونەوە و ڕێکەوتن ڕووبدا لە بینە ئەمە بۆ بینینانەوە. بەڵام لەگەڵ ئەوەش ینی من ڕاستە ئێمە بەشێکی لەم حکوومەتە بەشدارین ئێستا و خۆشمان تێبینیمان لەسەری هەیە. بەڵام پێم وایە ینی بۆی کە چۆن بڵێ یەکسانیەک عەدالەتێک لە ڕەخنەکانمان هەبێ لە قسەکانمان پێم وایە هەرگیز ناکرێت کێتی و پارتی لەم حکوومەتە یانی کێتی و پارتی و گۆڕان بە یەک پێوانە بپێوین لە نائەدالەتی و نایەکسانی. ڕاستە ئێمە لە حکوومەت بەشدارین دەیان تێبینیمان لەسەر حکوومەت هەیە هەموو پێشنیار و ڕەخنەکانمان بە تیمی خۆمان وتووە و شتێک نییە شاراوە بێ. لەگەڵ ئەوە ڕەنگە خەڵکیشمان لەم حکوومەتە سوودمەند بوو بوتن ینی خەڵکێکمان هەیە سوودمەند بوو بێ. بەڵام لەگەڵ ئەوە ئێمە ینی بۆ ینی بەرچاوڕوونی زیاتر یعنی ئێمە لە چەند ڕۆژی پێشوو کاک شێخلاور کە هاوسەرۆکی یەکێتیە یعنی ئەگەر لە خەمخۆری نەبێ ئەو ینی چی بێگەیەکی حکومی هەیە لە هەرێمی کوردستان بڕوا لەگەڵ بەغام فوازات بکە کۆبوونەوە بکە دانیشتن بکە بۆی کە نزیک بوونەوە ڕووبدا بۆی شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان بنێرێ. یعنی یەکێتی مەبەستم ناکرێ ڕەخنەکان بە یەک چاو بە یەک نەزەر لەگەڵ پارتی بەراورد بکەین. و دواتر من پێم خۆشە یەک حەقەت ڕوون بکەمەوە. ئێمە ڕاستە قسەمان لەسەرەوەی بۆ موچە دابەش ناکرێ بۆ لە کاتی خۆی موچە دابەش ناکرێ بۆ بە 6 ڕۆژارێ نیو موچە. بەڵام ئەمە قەزەیەک نییە لە هین دوێنێ و پێرێ و ئەو بێ ئەبێ بۆ هۆکاری سەرەکی بۆ ئەنێمانە هەمووی دەرەنجامە بۆ هۆکارەکان بگەڕێنەوە. بە قەناعەتی من هۆکاری سەرەکی لە 2014 ڕوویداوە کاتێک کە دێی کۆی گشتی ژێرخانی ئەم وڵاتە بە واژۆیەک ڕادستی دەوڵەتی تورکیاکەی یا ئەخبۆ بۆ ینی بۆ نەپرسیدەم ڕێکەوتنە لە نێوان حکوومەتی هەرێم و تورکیا کراوە یاخود لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیا کراوە. یعنی ئێمە یەکێکە لەو بەڵگە زیندوانەی کە لە چەند ڕۆژی پێشوو بەڕێز سەرۆکی هەرێم خۆی دانی بۆ ناکە ڕێکەوتێکی 50 ساڵە کراوە. یعنی ئەم ڕێکەوتنە لەگەڵ واژۆکردنی هیچ جۆرە ئەزیەتدانێک نەماوە بە خەڵکی هەرێمی کوردستان تاقی نەکرێتەوە لە پاشەکەوتی موچە لە 6 ڕۆژارێک موچە لە نازانم هەرچی ئەو قەیرانانەی کە ئێستا هاتوون هەمووی دەرەنجامی ئەوەیە کە ینی هۆکارەکەی ئەوەیە کە ئەم ڕێکەوتنە 50 ساڵەیە کراوە. لە چەند ڕۆژی پێشووی ئەمە 32 پەرلەمانتار ینی واژۆمان کردووە یاداشتێکمان داوەتە پەرلەمان بۆی کە حکوومەت بە زووترین کاتبانگێشکە لە ناوەڕووەک و کۆی ئەو داتا و زانیاریانەی کە لە نێوان پارتی یان بڵێم هەرچەندە بەڕووکەش ئەڵێن حکوومەتی هەرێم من بۆیە ببوورنە بێ سەلاحەت بڵێم پارتی بۆیە داوامان کردو ئەڵێن وەرن ناوەڕۆکەکەیمان بۆ ڕوونکەنەوە بۆ خەڵکی کوردستانی ڕوون بکەنەوە. ئەمە هۆکاری سەرەکیە کە حکوومەتی هەرێم ناتوانێت لەگەڵ حکوومەتی عێراقی و حکوومەتی ناوەند ڕێک بکەوێ بۆی لە کاتی خۆی موچە دابەش بکرێ ئەو بڕۆپارەی لەوە دیاری کردە بنێرێتەوە نەوتەکە هەناردە بکرێ. یعنی ئەمانە کۆمەڵی هۆکار ئێمە لە ماوەکانی پێشوەک و پەرلەمان زۆر کارمان لەسەری کردووە وەکو یەکێتی نیشتمانی کوردستانی بڕوای تاوامان بەو قەزەیە کە ئێستا مەرجەئی سەرەکی یعنی مەرجەئی سیاسی و پیرۆزکردن ناڵێم ینی بڕوای تاوامان بۆ هەیە قوڵایی سیاسی و ململانەکان لە بەغدایە بێ ڕێکەوتنەکانمان لەگەڵ بەغدا ناکرێت لێرە بە دوژمن خۆمان نیشان دەین و لەوێ بە جۆرێکی تر یان لەوێ بە دوژمن و لێرە بە جۆرێکی تر. باشە کاتمان زۆر کەمەوە گەر بە کوتی وەڵامی چەند پرسیارێکتر وتت جیاوازینە بڵێن جیاوازیە لە نێوان پارتی ویکتی بەس ڕەنگە خەڵک بڵێن قاچاقی لەم سنوورە هەیە و لەو سنوورەیە کۆمپانیای حزبی بە هەمان شێوە سەرانە وەرگرتن ینی ڕەنگە خەڵک بێ ینی جیاوازیەکە لە چیدایە ئەگەر جیاوازیەک هەبێ دواتریش هیچ چارەسەرێک هەیە بۆ مەسەلەی بەچە پێم خۆشە ئەزانی چۆن کاکەکیم کێشەکە ئەوەیە سەرباری ئەوەی کە تۆ یعنی ئەڵم تۆ ببوورەوە بەسم حکوومەتە کە موچە دابەش ناکە یعنی هەموو بازار ڕەوەستێ دوکاندار
سایق تەکسی کرێکار ئەو خەڵکانەی کە یعنی لە دەستگێڕێک و حەماڵێک و بەقاڵێک هەتاکو و ئەو خەڵکانەی کە بزنسی گەورەکان ڕێک کەمتر ئیشەکانیان بۆستێ لەگەڵەوەی کە موچە دابەش ناکرێ ئیسێک گرفتێکی ترەیە هەر ئەمڕۆ پێشەوە بێمە بەرنامەکە برادێک تەلەفۆنی بۆ کردم یعنی قەسابی ئەوەی کە لە مەدانی حیوان و ئاژەڵان ئەکڕێ ئۆفرۆشێ یعنی بەس ئەوەی ما بوو بگرێ ئەڵێ کاکە گیان منەوە چەند مانگە نازانم کۆمەڵێک ئاژەڵم بەخێوەکەم و نازانم دانی کردو دابەستەی کردووە ئەڵێ ئێستا لە سووریا هەرچەندەوە خۆی ئەنی زانیاری داتا بوو لای ئێمە بەڵام بۆ خۆشی ئەنیا بۆ دەوڵەمەندکردنی معلومەکان باسەکەم ئەڵێ ئێستا حیوانەکان بۆتە ملم من پێم هاوکارەکەم بۆ ڕوون کردە وتم کاکە گیان لە تورکیا و لە سووریا لە فیشقابولەوە ینی بە ئاشکرا ئێستا لەوێوە لە سمێڵکاوە لە حیوان بە قاچاق دێت هەرێمی کوردستان و هەموو کەس ڕەنگە بۆ ئێمە بە دەقیقیە زانین کێیە لە بەرامبەر دوو سەر ئاژەڵ 800,000 و 100,000 وەرەگیرێ دێت ئەوەش نییە لێرە خەڵکە سڤیلە کاسبەکە ئیسفادەی لێ بکە تەنها بزنسمان و سەرمایەدارەکان قازانجی لێکەن لە بەرمەبرای ئەم هێنانە ئەو خەڵکانەی کە کاسبیەکەن و هەلی کاریان بۆ خۆیان ڕەخساندووە ئەوانە زیانمەند دەبن و هاوڵاتیان سوودی لێ نابینن و کەسە قاچاقچەکان قازانجی خۆیانەکەن یعنی لێرە کیلۆیەکی گۆشت بزان بە 3,000 بەشتێکی وایێنن لێرە دیسانەوە بە مەبلەغێکی زۆر وەکو 16,000 و 15,000 و 17,000 فرۆشتنەوە ئەمەیەکێکە لەو هۆکارانەی کە باسمان کرد خۆی هۆکارە لەما ئەمە بکە بەڵێ بە دڵنیایی لە مەرزەکانی ئەگەر پێت خۆشە ینی بە زمانی خەڵک بیڵین ئەو سنوورەی ئێمەش ڕەنگە قاچاقی بکرێ و ئێمەش کاکامان لێت و بە دووادا چونیشمان بۆی کردووە و هێز و ئیرادەیەکی بە قووەت هەیە لە ناوێکەتی نیشمانی کوردستان بۆ بڕکردنی ئەوانە بەرەوەگەر ڕەنگە خەڵکێک بن کە ئەستەن وەلایشان بۆ یەکێتی نەبێ و خەڵکێک بن تەنها خۆیان ڕێگا و پێگە و جێگەکان شارەزا بن بۆی کە بتوانن بەم شێوازە ماڵی خەڵک گۆران بکەن زۆر بە کورتی سەبارەت بە ئەوەی کەم حکوومەتە پێداکە نتوانێت موچە دابین کە خزمەتگوزاری چاکسازی بکات مانەوەی پێویستە ئەگەر شتێکیشت ماوێ زۆر بە کورتی چووکە کاتم نەماوە وڵای من زۆر جار پێم خۆشە بە سەراحەت قسە بکەم ئەگەر بڵێین پێویست نییە ئەبێ بەدیلێکمانە بێ لە ئێستا نازانم من بۆ خۆم بەدیلێکی باشتر شک نابم ڕاستە من حزبەکەی من لەم حکوومەت بەشدارە و تێبینی زۆر ماش لەسەرم حکوومەت هەیە بەڵام بەدیلێک شک نابین بەڵام بەجددی بە ڕاستگۆیانە بیڵێم هیچ شەرعەتێکی حکوومەتداری و حکوومەتڕانی لەم حکوومەتە بەدی ناکەم شک نابم بوونین یعنی هیچی تیانە ماوە هەرچی هەر پایەیەکی حکومڕانی لە دنیا گە بە پێوەربەر بگرین بین لە حکوومەتی هەرێمی کوردستان یا لە هەرێمی کوردستان بەراوردی بکەین هەمووی پێشەوانەی حکوومەتداریەکانی دنیاە ڕاستیەکەی بەڵ سوپاس دەکەم کاکاوڕێ ماوەستا مەرکاتم زۆر کەمەوە بەس دوێنێ سەرۆکی حکوومەت وتاری چێ بوو وەجێگری سەرۆکی حکوومەت وتی گەندەڵیان نهێشتووە جێگری سەر حکوومەت دەڵێ سەدای کاریگەریەکانی کۆرۆنا بەڵام توانیوانە بەسەر قەیرانەکەندا زاڵ بن ئەمە وایە وەڵام حکوومەتام کابینێ لەوە چێ ناوچێتە کتێبی گینسەوە بە دروشم ئەوەندەی دروشمی گەورە و جوان هەیە لە کارنامەکەشیان تەڵان نووسیوەتی ڕوبەڕووی گەندەڵیە بینەوە ئەکەین داهاتەکان شەفافەکەین گرێبەستەکان والیەکەین احترامی ئۆپۆزیسیۆنەگرین و هەموو ئەمانە هەیە یعنی لە ڕووی دروشم و ناونیشان و نووسین و ئەوانەوە بەڵام بەداخەوە لە ڕووی واقعەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو گەندەڵی ئێستا هەیە لە 2011 نەبوو کە حەڤەی شوبات ئەو خۆپشاندانە گەورە و ناڕەزاییە گەورانە لە هەرێمی کوردستانە دروست بوو و خەڵک ئێستاش برسی نەبوو زیادی کرد نەکنەمابێ زۆریش زیادی زۆریش زیادی کردووە گەندەڵی بە ڕسمی زۆر بوارە باش یەکەمیان قۆڕکردنی بازاڕە لەلایەن دوو هێزی دەسەڵاتەوە باش کە کۆمپانیان هەیە گروپی کۆمپانیەکان هەیە پارتی مەکتەبی وەبەرهێنانی هەیە یعنی چی؟ یعنی من حکوومەت دا ئەدۆشم بۆ کۆمپانیەکانی خۆم یەکێتیش بە هەمان شێوە ئیدارەی گشتی و نۆکان و گروپی مەجموعەیە کۆمپانیای تر و ئەوانەی هەیە یعنی من حکوومەت دا ئەدۆشم بۆ حیزبەکانی خۆم هەردوو حیزب لە هیچ شوێنێکە نبینی کەمترین بواری داهاتیان کەمی کردبێت لە گومرگەکانە بە هەمان شێوە تا ئێستاشەوە بە ئەترافی خۆیان چ سەرۆکی حکوومەت چ وەزیری دارایی هەموو داهاتی گومرگ لە سنوورەکان لە ئیبراهیم خەلیل تاوەکو گەرمیان
ناگەڕێتەوە بە داهاتی گشتی بەڕست پێشتر وتوت گەندەڵی ساوەکو ئاسکە چاکسازیەکە ژۆکوکی ساڵە ئێستا جاران ئەوە تقریبان دووسێمان یەک لەمەوە پێش باسیەوەم کرد کە گەندەڵی وەکو ئاسکە چاکسازی وەکو کیسەڵ ئێستا هیچ چاکسازیەک نبینین بەڕاستی نێولەکی ساڵەکەش هێواشتر بۆتەوە هەر نایبینین جوڵە نبینین یعنی تۆ ئەگەر کە باسیەوەکی کە ڕوبەڕووی گەندەڵیە بیتەوە معناوێت تۆ بێ بەرهەمەکەی ببینی بەس ئێمە بەڕاستی بەرهەمەکەی نبینی. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان عومەر عەبدوڵڵا نایب پەرلەمانی کوردستان لە سەوی سەرکێڕوا لە هەولێرەوە هاوڕێ مەلاسەتار ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.